لەگە سەرم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز دکتۆر سەرکار سوورچی گوتەبێژی وەزارەتی تەندروستی لێرە لەگەڵمە دکتۆر زۆر بەخێر بێ. سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان کەمێک بەر لە ئێستانە خۆشخانێکی گرنگی لە قەزای ئامێدی کردەوە. ئەمە شۆڕشێکی گرنگی چاکسازی بۆ لە کردی تەندروستی کە کابینی نوێمی حکوومەت یاریمی کوردستان دەستی پێ کردووە. چۆن دەست پێکراوە چی کراوە تا ئێستا؟ سڵاوتە لە بەدگوڵ بەخان سڵاو لە بناری کوردستان 24 هەروەکو جەنابەت لە قسەکان باس لەوە کرد ئەمە شۆڕشی چاکسازی بوو بەڕاستی لە کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی زۆر بە پتەوکردنی ژێرخانی تەندروستیداوە لە هەرێمی کوردستان. من ئەمەوێتن لێرە شتێک بڵێم یەکێک لە هۆکارە هەرە گرنگەکان بۆ ئەوەی تۆ کەرتی تەندروستی لە وڵاتێک پێش بخەی سەرەتا ئەبێ گرنگی بە ژێرخانێکی پتەو بدەیت واتە تۆ ئەبێ سەرەتا ژێرخانی تەندروستی پتەو بێت بۆ ئەوی بتوانی کەرتی تەندروستی بە شێوەیەکی گشتی لە وڵاتەکە پێش بخەیت. بە دڵنیایەوە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی زۆر باش بە پتەوکردنی ژێرخانی تەندروستیداوە لە هەرێمی کوردستان. تەنیا لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان 30 نەخۆشخانە دروستکراوە کە 18یان تەواو بووە. 31 بنکەی تەندروستی دروست کراون کە بەشێکی ئەو بنکە تەندروستیانە لە جۆری ئەی گوڵ بەخەنواتە چی لە جۆری ئەی واتە پزیشکی پسپۆری تێدایە ئامەری پزیشکی تێدای لەگەڵ کۆمەڵێک لە خزمەت گوزارە تەندروستی پزیشکیەکانی تر واتە نەک تەنیا بنکەیەکی تەندروستی بچووکە هەروەها هەر لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان 21 سەنتەری پسپۆڕی دروست کراوە کە 16یان تەواو بووە. جگە لەمەش دابینکردنی ئامری پزیشکی بووە دابینکردنی باڵێن کەلوپەلی ناو هۆڵەکانی نەشتەرگەری بووە جگە لەوەش دابینکردنی دەرمان ئێمە لە چەندین بەرنامەکانی پێشتر باسمان لەوە کردووە کە ئەو بڕە دەرمانی لە بەغداوە دەگاتە هەرێمی کوردستان پێداویستی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان پڕ ناکاتەوە. ئەمە وای کردووە کە ئەنجومەنی وەزیران کوژمەیەکی تایبەت تەرخان بکات بۆ دابینکردنی یاخود بڵێن پڕکردنەوەی ئەو بۆشایە کە دروست دەبێت بۆ ئەوەی کەموکردی وە گرفتی کەمی دەرمان دروست لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئاستێکی زۆر باش چارەسەری کەمی گرفتی دەرمان کراوە لە هەرێمی کوردستان. جار و بار لێرە و لەوێ لە پارێزگاکانە خۆشخانەیەک دەرمان دروست دەبێت بەڵام بە زووترین کات ئێمە لەلایەن با بڵێن سەرۆکۆزیان مەسرور بارزانی وەزارەی تەندروستی ڕادەست پێدەێت بۆ ئەوی بە زووترین کات گرفتەکە چارەسەر زۆر باشە. دکتۆر سەرکار ئەتوانین بڵێن هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ وەرگرتنی چارەسەری ئەو نەخۆشیانەی کە پێشووتر بە گوژمەیەکی زۆر یا تێچووەکی زۆر و ئەچوونە دەرەوەی وڵات ئێستا پێویستیان بە چارەسەر لە دەرەوەی کوردستان نییە؟ بەڵێ خۆمە پرسیارێکی زۆر گەنکە بڕاستی من سوپاس دەکەم. دروستکردنی 30 نەخۆشخانە لە ماوەی با بڵێن 4-5 ساڵی ڕابردوو لە زمنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە یەکێک بۆ لەو هۆکارانە کە وای کردووە نەخۆشەکان لە هەرێمی کوردستان بۆ بەشێک لە چارەسەرە پزیشکەکان کە پێشتر لە غیابی ئەم نەخۆشخانە بەڕاستی ناچار دەبوون سەردانی دەروەی وڵات بکەن گوڵبەخان. بەڵام ئێستا دروستکردنی 30 نەخۆشخانە کە 18یان تەواو بووە دروستکردنی 21 سەنتەری پسپۆڕی کە پێشتر منەگەڕێمەوە لای میوانەکەم بەڕێز دکتۆر سەرکارم لەگەڵا سەرکار سوورچی ئاماژەمان بەکردنەوەی چەندین نەخۆشخانەی گرنگ کرد کە بەڕێزت وت لە کابینی نوێمدا گرنگێکی زۆری پێدراوە تایبەتی کە 21 سنتەر کراوەتەوە ئەگەر ئاماژە بە شوێنی کردنەوەی ئەو سنتەرانە و گرنگیان لەو ناوچانە بکەیت. بڵێ گوڵبەخان من هەر لە پرسیارێکی جەنابتەوە کە پێش با بڵێن ئەم پێش ئەم پرسیار لەمەکە پرسیارێکی گوت ئایا لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کارێکی ئەو تۆ کراوە کە چیتر نەخۆش ناچار نەبێت سەردانی دەرەوەی وڵات بکاتن. من لێرەوە دەڵێم بە دڵنیایی و دروستکردنی 30 نەخۆشخانە دروستکردنی 21 سەنتەری پسپۆڕی پزیشکی دروستکردنی 31 بنکەی تەندروستی بە کواڵەتێکی زۆر بەرزی سەردەمیانە ئەمە وای کردووە کە زۆرێک لەو نەخۆشانەی زۆرێک لەو هاوڵاتیە بەڕێزانەی هەرێمی کوردستان کە پێشتر بۆ چارەسەری پزیشکی سەردانی دەرەوەی وڵاتیان دەکرد ئێستا ناچار نابن سەردانی دەرەوەی وڵات بکەن و لەگەڵ دروستکردنی ئەم خزمەت گوزارە تەندروستیانە ئێستا هەر لە ناو هەرێمی کوردستان چارەسەری پزیشکی وەرەگرن. پرسیارەکەی زانام سەبارەت بە دروستکردنی 21 سەنتەری پسپۆڕی پزیشکی پێشتر ئەمە غیابێکی زۆر گەورە بوو لە کاتی تەندروستی لە هەرێمی کوردستان بەڕاستی ئەم سەنتەرە پزیشکانە نەبوون گوڵبەخان. بەڵام لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی زۆر بەم بابەتە درا 21 سەنتەری پسپۆڕی پزیشکی دروستکران کە 16یان تەواو بووە. یەکێک لەو 1-2 سەنتەری پزیشکی زۆر گرنگێکە سەنتەری پسپۆڕین پێم خۆش ئاماژیان پێ بنە بە ئیجازەی جەنابەت سەنتەری ئاوات بۆ چارەسەری شێرپەنجە بەتیشک لە هەولێر پێشتر هەڕێک لەبەر نەبوونی سنتەرێکی لەم شێوە لە شاری هەولێر هاوڵاتیانی هەولێر ناسەرا بوون سەردانی وڵاتانی دەوروبەر بکەن بەڵام ئێستا خۆشبەختانە هەر لێرە سنتەری ئاوات هەیە و لە
هاوڵاتیان ناچار نامن سەردانی دەرەوەی وڵات بکەن و لە شاری هەولێر لە ئاوات چارەسەری ئاسی عراقی شتایەکێک لە گرنگترینەوە سەنتەرانەیە کە کراوەتەوە. من پێشتر زۆر دەرباسم کردووە سەتا چلی سەردانی کەنانی نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان خەڵکی پارێزگاکانی خواروی عراق و ئاوارە و پەناهەندەکانن. یعنی ئەمە شوای کردووە کە خەڵک لە پارێزگاکانی تری عراق سەردانی هەرێمی کوردستان و شاری هەولێر بکەن بۆ وەرگرتنی سەراسەری پزیشکی، چونکە خزمەتگوزاری تەندروستی پزیشکی لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەوتنێکی زۆر باشی بەخۆیەوە بینی. دواتر سنتەری نەشتەرگەری دڵی کراوەی منداڵان لە سلێمانی ئەمە سنتەرێکە دروست کراوە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە پێشتر خەڵک ناچار ئەبوو لەبەر نەبوونی سنتەرێکی لەم شێوەیە دووبارە سەردانی دەرەوەی وڵات بکەن. بەڵام ئێستا سنتەری نەشتەرگەری دڵی کراوی منداڵان لە سلێمانی دروست کراوە، سنتەری دەستنیشانکردنی شێرپەنجەی مەمک لە ڕانیا، سنتەری تالاسیمیا لە ئاکرێ، سنتەری شوشتنی گورچیلە لە کۆیە، سنتەری شەکرە لە هەولێر، سنتەری موڤمل لە هەولێر موڤوێل کە بۆ ساراسەری نەخۆشەکانی با بڵێن جومگە و ڕۆماتیزمە، سنتەری ئیلیاک ڕایدێشن دروست کراوە لە پارێزگای دۆ کە ئەویش وەکو سنتەری ئاواتە بەبێ جیاوازی لەسەر جەماعەتەکانی هەرێمی کوردستان ئەم ئێمە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وەزارەی تەندروستی ئەوەیە کە بە شێوەیەکی هاوسەنگ خزمەتگوزاری تەندروستی و پزیشکی بگەینینێ هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. باشە دکتۆر سەرکار، سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا ئاماژەی بە خاڵێکی گرنگ کرد، وتی هیوادارم نەخۆش نەکەون، بەڵام ئەگەر هاتنە ناوەندە تەندروستیانە دڵنیا بن لە دەستێکی ئەمیندان. کوالەتی نەخۆشخانەکان و خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستان چۆن؟ بەڵێ منیش ئێمەش بێگومان هیواداری نیشەڵە هیچ هاوڵاتێک نەخۆش نەکەوێت، بەڵام دووبارە لێرە قسەی زانابی سەرۆک وەزیران دووبارەکەینەوە ئینشاڵڵا ئەگەر سەردانی نەخۆشخانەکان نەکرێەوە دڵنیا بن لە دەستێکی ئەمیندان. ئەم لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم نەخۆشخانانە دروستکراون، ئەم سنتەرانە دروستکراون، ئەم بنکە تەندروستیانە، من لێرەوە جەنابەت و هاوڵاتیانیش دڵنیا دەکەمەوە کە هەر هەمووی بە کوواڵەتیەکی زۆر بەرز بە کوواڵەتێکی زۆر سەردەمیانە ئەم سنتەر و نەخۆشخانە و بنکە تەندروستانە دروستکراون. ئەمە خۆی هۆکارێکی گرنگە کە من لێرەوە بە هاوڵاتیان دەڵێن دڵنیا بنەوە لەوەی کە ئەو شوێنەی کە تۆ سەردانی دەکەی لە ئێستادا لە کابینەوەم بە کوواڵەتێکی زۆر بەرز دروستکرا کەواتە تۆ لە دەستێکی ئەمیندای. دوو ئێمە پزیشکی زۆر کارامە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان کە بڕوانامی زۆر بەرزیان هەیە، کارمەندی تەندروستی زۆر باش و کارەوەمان هەیە لە هەرێمی کوردستان و ئێستا لە نەخۆشخانە حکوومیەکان خزمەت بەرەو خۆشەکەن. بۆیە هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە کاتێک کە سەردانی نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان دەکەن ئەوە دڵنیان دەکەینەوە کە هەموو نەخۆشخانەکان بە کوواڵەتێکی زۆر بەرز دروستکراون، پزیشکان ماندوونە ناسانە خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بە نەخۆشەکان دەکەن، کارمەندانی تەندروستی کەوادری ئیداری و تەواوی واتە کەشێکی زۆر باش و هێمن دروست کراوە بۆ ئەوەی نەخۆش سوود لەو خزمەتگوزاری تەندروستی. دکتۆر سەرکار جگە لەمە بابەتێکی گرنگی دیکە ڕێگریکردن لە دەرمانی هاوردە و قاچاق و بێکوالەتی بۆ ناو هەرێمی کوردستان هاوکات ڕاگەاندنی ستیکەری دەرمان کە زۆر جار سەرۆکی حکوومەت خۆی جەختی لەوە کردوەوە کە هاوڵاتیە بێ وشیار بێت. ئەمە تا چەندە ئەمە شەر کابینەی نوێ بەڵێ کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کێشەی تەندروستی کەم ببێتەوە و دەرمانی بە کوالەتی لە دەرمانخانەکانی هەرێمی کوردستان هەبێت. بەڵێ گوڵباخان خۆی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ئەو شتانەی کەمە تازە باسمان کرد نەخۆشخانەیە سنتەرە بنکەی تەندروستیە دابنکردنی ئامەری پزیشکیە کە خۆزگا کاتمان زۆر هەبە بۆ ئەی بتوانێت زۆر بە تەفاسیلی باز بکەین، بەڵام دواتر ئەگەر لە بەرنامەیشتنی ئینشاڵڵا پڕۆژەی نەسەریان کە چەند ئامێری پزیشکی استراتیژی دابین کران بۆ نەخۆشخانە حکوومیەکانی هەرێمی کوردستان لە هەڵەبجەیە، لە کۆیە، لە گەرمیانە، لە زاخۆیە، لە سۆرانە، لە دێرلۆکە، لە هەموو ئەم شوێنانە پێشتر ئەم ئامەرە پزیشکانە نەبوون، بەڵام لە کابینە نوێم ئەم ئامەرە پزیشکە استراتیجیانە کە سێتی سکان و ئێمارایە دابین کراوە. بابەتی دەرمان من ئەتوانم لێرەوە زۆر بە دڵنیاوی بڵێم کە ستیکەری نوێی وەزارەی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان شۆڕشێکی کردووە لە چاکسازیکردن لە کارتی دەرمان. پێشتر لە غیاب یاخود لە نەبوونی ستیکەرێکی لەم شێوەیە کاتێک کە هاوڵاتیان ئەڕۆیشتە دەرمانخانێک بەداخەوە هەندێک لە دەرمانخانەکان من ناڵێم هەمووی ئەیانتوانی یاری بە نرخی دەرمان بکەن چونکە ستیکەرەکە ئەلکترۆنی نەبوو. باشە بەڵام ئێستا ئەم ستیکەرە نوێی کە لەسەر هەموو دەرمانەکان هەیە و من لێرە شتێکەڵێم هەر دەرمانێک لە هەرێمی کوردستان ستیکەری نوێی وەزارەی تەندروستی لەسەر نەبێت بە دەرمانی قاچاق و نایاسایی هەژمارەکرێت. بەڵام ئێستا ئەم ستیکەری دەرمانە وای کردووە کە نەخۆش بارکۆدێکی لەسەرە نەخۆش لە ڕێی مۆبایلەکەی خۆیەوە تەواوی زانەرەکانی ئەم دەرمانە دەسەکەوێت، نرخەکەی لەسرە، شوێنی هاوردەکرا و کۆمپانیای بەرهەمێنەر وە تەواوی تەنانەت کاتی ماوە بەسەرچوونەکە شواتە ئەکسپایرە دەکەی. ئەو نرخەی کە لەسەر دەرمانەکەی ئەم نرخە سابتە دەرمانخانەکان
بۆی نییە یاری بە نرخەکە بکات و باشە. نەخۆش ئەتوانێتن بە هەمە نرخ دەست زۆر بکەوێت. باشە زۆر سپاس دەکەم دکتۆر سەرکار زۆر شتی تریشێ بەڕاستی بەڵام لەوانەیە پێویستمان بە چەند بەرنامەیەک حتما هەبێتن بۆ کاتی ئەوەی کەممان باسی لە بکەین. بەردەستاماوە سپاس دەکەم کە سپاس بۆ لەگەڵمان ئێوەش. بووی بەڕێز دکتۆر سەرکار سوورچی گوتەبێژی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس دکتۆر.